خودانێ تەرەکتۆرێ ئاف ئینایە و بەر و ماڵەمانی ڤەدەچا داوکو ئاوێ بدەوان سەرەڕایوێ چەندێژی زەحمەتێ دبینن هەتا دگەهینە سەربانی لەڤی گوندی کێشە کێمبوونە ئاڤاڤە خواردنێ ئەڤە ماوەیەکێ سەر هەلدایە. چەندە ساڵە کارێمە ئەڤە و ئافشک یەگرانە مقتوری ئاوێ دەغزانیاریە و ڕۆژەکەی ئاو ڕۆژەکە نایە و عین دایمەن ینی ڤیگوندیانی ئاف لێنینە گەلەکاژێت دەغزانیات مارکەخۆنینە یاری وڵە 10,000 نینە کە دچا دێ مقتوری ئاوێ دێکردە دەغزانیاری مەزنترین گوندە لەسەر ئاستێ گوندێن عێراقێ جۆ و تانکێن ئاڤەیەن مالات ڤالانە کێشە کێمبوونە ئاڤاڤە خواردنێ هەنا. ئەس دبینم کۆلانە گەلک خەڵکێمە ئاوێت کردن ئەز بخۆ ئێکی جوانم بەلکی گەلک بێژین گوندی خەتاری گەلک بیرێتە داین مە بخۆ مە بیر وهەی بەسە بیر نای غێر صالح للاستخدامە نایەتە ئەڤە خوارن الهێرەدا ینی ئەس بێژمەتە هەتا نسبەکە گەلەکە مەزن خەڵکێمە ئاوێت کرد تەفتشتێکی تو تعسرە ئیرۆدا تو ئاوێ بکردشی گەلێکی مەزنە مەداخوازی وێتکردین نەکو داخوازی نەکرینە بەس دیارە نزانم یعنی کو پرۆژێت حکوومەتی هەتاچی ئاستی تێنە جێبەجێکردن وان دەڤرە هەروسە كنالي وراجي ام داخوازت كينكو جات شو لجي بن سيرفي موضوع بسكن سەرەڕای کێمبوونە ئاڤاڤە خواردنێ زارۆکێن گوندیژی زەحمەتێت بینن هەتا هەنەکێ خۆفێنک بکەن هەرچەندە ئاڤ ژێ دەرێ سەرەکیە ژیانەیە لێ ڕێژەیەکە مەزنیە خەڵکێڤی گوندی پشت بەستنەوان دوی وەرزیدا تایبەتی لە سەرڤی مەقتوورەیە و هەندێک بۆ ماوەی 3 ڕۆژال هیڤێت مینن هەتا سرە بدەسوان دکەوێت ئەمێ نەها دیفچۆنێکین کە ئەگەرچینە لە دەشتا تەلسقۆفێ کارێت هێتەکردن بۆ ڕاکێشانە بۆریەکە دیش ئاوا دیجلە بۆ دەڤەرێ لێ پرۆژێ مەزنیێن و بۆ سنوورێ ئەلقوش بەری ساڵە 2014 وەرە چاوەڕێ چێکردناوێت هێتەکردن لێ بابەت لە بەغدا مایە. مشروع القوش الجديد أمي اللي ذي أو مشروع بيت نفذ كرن أو مشروع قالكي مهمة بمنطقة ناهلة شحد منطقة دامينت أو مشروع طاقوية تصميمي 2000 مكعب بالساعة يعني منطقات تود ساعة أبدأ في مشروعي ده منطقة أو مشروعي دي بتنفذ تقريبا تنكيمي 6 ساعات 10 ساعات 10 ساعات تودي جاء فرقة دي كفتة حصة آفيدا پرۆژێکە ڤنی ئاڤە ئەلقوش بەریا 40 ساڵە هاتیە دروستکردن بۆ 15 گوندات هێتەدا باشکردن و ئەڤیەکەژی تێراوان ناکەت و کێشە کێمبوونە ئاوێ پەیدا بووە. دەرمان بەعەدەدی کوردستان 24 دەشتانەینەوە.